چۆن کۆڵانەکان ئەوە پاکەینەوە پاکێکینەوە پاکی ناکەینەوە باوی شەقەکەمان باتی ئەگەر یای نێیانێ نەیانێ پاکێکینەوە کۆمپانیەکانیش پاکەینەوە کاڵم پاکێکینەوە ڕایە ماڵی پێشەر دا ئێمە ئەمڕۆ لێرە دەنگی کرێکار و نوێنەرانێک لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کە وەستا مستەفا سکرتێرەکەیەتی ئێمە لێرە هاتوین بۆ هاوپشتی کرێکارانی ژینگە پارێزی تەچیە کە ماوەی 62 ڕۆژە موچان وەرنەگرتووە. من هەرا لێرەوە پەیامێکم هەیە بۆ کرێکاران لە تەواوی کارگە و پرۆژە پیشەسازیەکان لە هەر شوێنێک کە کرێکاران گروپیان هەیە ڕێکخراویان هەیە بۆ یەکێتی سەندیکاکانی کوردستان لقی سلێمانی لقی هەولێر لقی دهۆک لە هەر شوێنە لقی هەیە بۆ مەکتەبی تەنفیزیەکەی بۆ یەکێتی نەقابەکانی عێراق بۆ هەر ڕێکخرا و کرێکارێکی کە هەیە لە عێراق و لە کوردستان بۆ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە پەیوەندیان بە بزوتنەوەی کرێکاری و کرێکاریەوە هەیە کە ئەم پەیامەی ئێمە بگا بە هەمویان هاوپشتی لە کرێکارانی ژینگە پارێزی تەچیە و هەموو کرێکارانی ژینگە پارێز لە کوردستان و بە تایبەتی کرێکارانی ناحیە و قەزاکان کە موچەکانیان دوا ئەکەوێ موچەکانیان کەمە هەم موچەکانیان بۆ زیاکەن و هەم سعاتی کارەکان بۆ تعدیلکەن و هەم موچەکانیان لە کاتی خۆیان بدرێ کە ئەمە داوایەکی یاساییە ئەم مانگرتنە ئێوە مانگرتنێکی یاساییە مافی خۆتانە لە یاسای کارە هاتووە ئەرێ هەر هەموو سەری مانگێ ئەبێ پارە بدرێ هیچ بیانوێک نییە بۆ تاخیرکردنی موچەی کرێکاران لە هیچ شوێنێکی دنیا ئەمە شتێکە لە قانونا هەیە. دوایتر پەیامی من بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان بۆ کابینەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئاوڕێک لە کرێکارانی ژینگە پارێز و تەواوی کرێکاران بدەنەوە لە کوردستانە هەموو ئەو کرێکارانی کە لەسەر کارن لە کارگە و پرۆژە پیشەسازیەکان ئەوانش کە بێکارن بەڕاستی چینی کرێکار لە کوردستان زۆر مەزلومە زۆر لە دواوە ڕاگیراوە بە تایبەت کرێکارانی ژینگە پارێز کە هەم موچەکانیان کەمە و هەم بەڕاستی یعنی ئەو موچەی کە وەرێگرن بەشی چۆن بڵێم بەشی سفرەی یەک ماڵە دەوڵەمەنگ ناکا کە بە یەک ژەم ئەیخوا ئەوان لە ماوەی مانگێکە ئەم موچەیان هەیە. هاوکات پەیامی من بۆ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان خێرخوازەکان ڕێکخراوی UN ڕێکخراوی یونیسف کە بێ بەهانای کرێکارانی ژینگە پارێزەوە موچەکانیان کەمە مناڵی شیرەخۆریان هەیە ناتوانن شیر بۆ مناڵەکانیان بکڕن بێن بەهانایانەوە بێن پشتگیریان بکەن موچەکانیان چاپ بکەن. داوایەکی ترم ئەوەیە لە پەرلەمانی کوردستان و لە حکومەتی هەرێمی کوردستان دوو ڕەشنووسی یاسایی هەیە یەکێکیان هی یاسای دەسەبەری کۆمەڵایەتی و خانەنشینیە یەکێکیان هی یاسای کارە ئامادەکراوە من خۆم بەشدار وم لە تەعدیلکردنی هەردوو یاساکەیە کە ئەم دوو یاسایە تەفعیلکەن لە ناو یاسای دەسەبەری خانەنشینی و کۆمەڵایەتیە باسی بیمەی بێکاری کراوە سەدان هەزار خەڵک لە کوردستان بێکارە مەفروضە بیمەی بێکاری پێ بدرێ ئەو بودجە و سەرۆت و سامانەی کە لەبەردەستە لە کوردستانە ئەکرێ هەمومان کرێکاران و خەڵکیش هەمووی لێی بەهرەمەند بێ وە بتوانین ژیانێکی ئاسوودە و باشتر لەمە بکەین. هیوادارم بتوانین لە ڕێگای ئەم مانگرتنەی کرێکارانی ژینگە پارێزەوە پەیامەکەمان بگا بە هەموو کرێکاران و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی چیتر کرێکاران لە چاوەڕوانی 300,000 دینارە نەمێننەوانێت. ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە 2011ەوە خەواتەکە بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی چینی کرێکار و کرێکارانی بیناسازی بە تایبەتی کە هیچ شتێشمولمان ناکە نەبیمەی خانەنشینی نەبیمە کۆمەڵایەتەکان هیچ شتێشمولمان ناکە. داوا لە ئێوە شەکەین ئێوە کە ئەلێریان ئێستا خۆتان ڕێکخراو بکەن ئێمە بڵاوکراوەی دەنگی کرێکان منبەری خۆتانە ئەتوانن تایە قسە بکەن ئەتوانن تیا هەرچی بڵێن بۆتان بڵاوەکەینەوە. وەزیری کار ئەرێ بە هیچ شێوەیەک نابێ موچە تاخیر کرد لەسەر ئەرز تەنفیز ناکرێ ئەم چێشمە کێشا هیچ پەیوەندی بە ئێوە نییە ئێوە موچەی خۆتانەوێت. دەستخۆشی لە ئێوە کە بۆ کرێکارانی ژینگە پارێز دەستخۆشی لە وەستامانجیە کە بۆ سەری دەنگی کرێکار دیارە ئێمە وەک ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە ساڵی 2011 ئێمە کۆمەڵێ برادەر وەگیەوە چۆن چونەتە
لایەک و هاو غەم و واویشەکانی خۆتان گەڵاڵاکەن بۆ داخوازی مافی خۆتان ئێمەش بە ئامان شێ چوونەتە پالێک ئێمە دیفاع لە سەررجەم کرێکارانەکەین ئێمە پەیوەندیمان بە هیچ گروپێکی سیاسیەوە نییە خەڵق ئازادە خۆی پەیوەندیەکە بە گروپی سیاسیەوە بەڵام ئێمە ئەو کرێکار تەمەنایەوە کەم هەموو سەررجەم کرێکاران کرێکارانی ژینگە پارێزی کرێکارانی کوورەکان هەمومان بچینە لای یەک بۆی غەمەکانمان نییە خۆکەینەوانێ بتوانین سفرەی یەکتی برازێنینەوانێ ئەگە پرت و بڵاو بین هەر یەکێک بڵێ وەڵای من ڕۆم بەم لایە مەسلەی کودیڵە دەستگرین بە کڵاوەکەی خۆمانەوە بۆی بانەی بات ئەمە زەرەرە بەڵام ئەگەر ئاوا تەجەموعێکی وا بکەین فشارێ دروستکەین بۆ سەر کۆمپانیەکان بێ حەقەکەی خۆمان باتێ ئەو چۆن داوای ئەوەکە کارمان پێەکە ئەبێ حەقەکەمان باتێ ئەگەر حەقمان ناتێت تەجەموعێکی وا بکەین لە عینی کاتا فشارێ دروستکەین بە تاک دروست نابێت بە دوان دروست نابێت بە پەنج دروست نابێت من تەمەنایەکەم زۆرینەی کرێکار یەکگرتووی بە یەگەڵوێستی واز لە گروپی سیاسی بێنین واز لە گروپی سیاسی بێنن گروپی سیاسی بۆ خۆی ئازادە چیەکە چیناکە ئەزار هەر یەکێک لێوە هەتانە ماڵم ناتان هەیە هەتانە کە سوکارتان شەیدا هەتانە ماندوون هەتانە خوێندنتان تەواو کردو بەڵام لە عینی کاتا لە یەک پیشەیە کۆبوونەتەوەش پیشەی کرێکاریە کە وەک پیشەی کرێکاری ئیشەکەن کارەکەن حەقەکەتان نایەتێ بەڵام ئەگەر یەک و یەک گوتوانە ئەومان بچینە پاڵ یەک چۆن کۆڵانەکان ئاوا پاکەینەوە پاکێکینەوە پاکی ناکەینەوە باویش حەقەکەمان باتێ ئەگەر یای نەیانێ پاکێکینەوە کۆمپانیەکانیش پاکەینەوە کاڵم پاکێکەکەینەوە ڕایە ماڵی بەڵام بە یەک گرتووی بە یەک ناکرێت من تەمەناکەم بشتوای قسەرەکەم مدیرەکە بکەین ئەمە حەقا ئەبێ بتان ناتێ نەتان ناتێ ئەم شارە و ئەم قەزاڵناهەکان نییە ئێوەمان بگرن بۆگە ناخۆن من دەستخۆشیەوە سامادیەکەم و کسە نووسری دەنگی کرێکار کەسە بەرشێت دەریدەیە کە دەستخۆشی لێوە ئاکەم وەک سکرتێر ڕێکخراوی کرێکاران تەمەنایەوەکەم یەک و یەک گوتوانە هەمومان بەیەکەوە بین